بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئەمشەو من بەناوی پانۆڕاماتان پێشکەشەکەم بەرنمەیەکی جیاواز، پانۆڕامایەکی جیاواز، پانۆڕامای ڕووداوەکان و ڕەوشی ڕۆژاوای کوردستان، ڕەوشی قامیشلۆ، حەسەکە، کۆبانێ، زانیاری نەبیسترا و لە ڕۆژاوەوە گەێنین بە ئێوەی بەڕێز. ئەمشەو هاوکارم زانا حەسەن کە پێشکەشکاری بەرنامەکە و ئامادەکاری بەرنامەکەیە بۆ هەمیشە خۆی وەکو نێردراوی کورسان ئێستا لە ڕۆژاوای کوردستانە و زانیاریەکان و ڕووداوەکان و وێنەی ڕاستەقینەی دۆخی ڕۆژئاوا و حەسەکە و هامیشتۆتان بۆ گوازێتەوە. من لێرە بۆ ئەرکاڵە سم و بەرنامەکەی بۆ پێشکەشەکەم. هەر ئەمشەو کاکزانە خۆشی لەگەڵمانە بێت بە ڕاستەوخۆ لە قامیشلەوە، هەروەها میوانێک شپانەیە بەڕێز ئارز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی شپانی کوردستان لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵمان میوانە. کاگەرێز زۆر بەخێربەی ئەرکت کێشە. زۆر سپاس کاکەجان. زۆر سپاس. کاگەرێز سەرەتا لە جەنابتەوە دەست پێ یەکەم، تاکو هاوکارمان کاکزانە لە قامیشتەوە لەگەڵمانە بەشدارە بێت و یەتە سەرخەت. بە پێی تێڕوانین جەنابتان، تێگەیشتنی جەنابتان ئەم دۆخەی ئێستای ڕۆژئاوای کوردستان کە دۆخێک تێکەوتووە کە بەداخەوە میلەتی کورد لە مێژەوە ئەمە چەندین جارە دۆخی بەم شێوەی لێبەسەرێت و تووشی شەڕ و جینۆساید و کۆمەڵکوژی و دەستدرێژیکردنە سەرە بێتەوە کە بەو شێوەیەی کە سوپایەکی عەرەبی یاخود هێزێکی بێگانە بێت و کۆمەڵکوژی گەلەکەمان بکە، ژن و مناڵ بکوژێ. وەکۆی ئەم ئێوارەیە بینیمان مناڵێکی 8 ساڵ لە کۆبانێ سەرڕای وەستاندی شەڕ و سەرڕای ڕاگەاندنی ئاگربەست و درێژکردنەوەی ئاگربەست بۆ ماوەی 15 ڕۆژ، بەڵام بەردومان بەردەوام بوو بەهۆی بەردومانی هێزەکانی سوپای عەرەبی سووریاوە. خێزانێک بوونە قوربانی و مناڵێکی 8 ساڵ شەهید بوو، چەند بریندارێکیشی لێکەوتەوە. بەڵام ئەم دۆخە ناخۆشە دیوێکی تری هەیە، دیوێکی تری هەیە، ئەو دیوەیە کە گەلی کوردی یەک خست، دەنگی گەلی کوردی یەک خست. ئەو یەک بوون و یەک ڕیزی و یەک دەنگیەی کورد ئێستا هەیەتی لەو باوەڕیان کە لە مێژووی چەند ساڵی ڕابردووە بەو شێوەیە نەبووە کە کوردانی هەموو پارچەکان، لایەنگرانی هەموو حزبەکان، هەموو چین و توێژەکان، هەموو توێژەکانی کۆمەلگا، هەموو ئەو گەنجانی کە تازەن و لەوا چوو تا ڕادەیەکی زۆر خەڵکێکە بوو بە شێوەیەک باسیەکردن کە ئینتیمای کوردایەتیان نەبێ، کە نیشتیمان پەروەەر نەبن، گەنجێک بن کە وڵاتەکەی خۆیانیان خۆش نەوێ. ئێستا بە ڕوتینێکی زۆر زیاتر لە نەوەکانی پێش خۆیان ئامادەن بۆ داکۆکی وەکو خۆبەخش ئەڕۆن ڕۆژاوا بەشداری چالاکی ڕێپێوان و خۆپیشاندانەکانن لە ناو هەرێمی کوردستان و لە دەرەوە لە ئەوروپاش. وەکو ئەمڕۆ بینیمان لە بەردەم ماڵی سەرۆکوەزیرانی بەریتانیا لە شاری لەندەن ڕێپێوانێکی زۆر گەوری کوردان بەڕێوە چووکە وەکو پیانێرمان باسیەکە کەم ڕێپێوان و خۆپیشاندان هەبوو لە لەندەن بۆ قەبارەیە. تۆ ئەم دۆخەی یەکڕیزی کورد چۆن هەڵەسەنگێنی و دواتریش باز لە دۆخی ڕۆژاواکەین؟ سەرەتا زۆر سپاس کاک عەلی، سپاس بۆ تۆ و سڵاو لە بینەران و لە کاکزاناش لە ڕۆژئاوا. ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوومان بینی دوو دیمەنی زۆر سەرنجڕاکێشن. ڕاستە دیمەنێکیان تراژیدیە ترسناکە، بەڵام دیمەنەکەی تری زۆر جێی خۆشحاڵیە. دیمەنێکیان ئەوە بوو لە پڕ ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی پشتیان لە ڕۆژئاوا بە شێوەیەک پشتیان لە کورد کرد کە ئاگاداریشیان نەکردەوە. ئەکسەر کت و پڕ و یعنی کوردیان وەکو دەڵێ گورگان خواردی کرد کە ئەوە زۆر تراژیدی بوو. بەڵام کە ئەو هەنگاویان نا چێ ڕۆژئاواییەکان هەسەد هێزەکان لە سوورای دموکرات چ خەڵکەکەی خۆڕاگر بوون و توانیان لە شوێنێک خۆیان بگرنەوە بەرگریەکی قارەمانانە دەکەن و ئەوەی پێشتر لە ڕۆژئاوا کردبوویان ئەو بەرگریەی پێشتر لە کۆبانیان کردبوو ئێستانیش بە هەمان شێوە دووبارەی دەکەنەوە و هەر ئەو دیمەنە تراژیدیا بۆ هۆی ئەوەی کە گەلی کوردستان چ لە پارچەکانی کوردستان چ لە پایتەختی وڵاتانی وەکو بەغدا، وەکو ئەنقەرە، وەکو تاران، وەکو هەموو دیمەشق و تەنانەت و هەموو جیهانیش بە ئاگا هاتنەوە و
هوشیار بوونەوە و یعنی بە شێوەیەک هاتنە مەیدان ئێمە هەر ئەوەندەمان پێکرێ بڵێن شانازیەکەین کە کوردین واتە ئەگەر ڕۆژئاوا پشتیوانی نێودەوڵەتیان تا ڕادەیەک لە دەستدا بێ ئەڵێم تا ڕادەیەک چکە هەمووی لە دەست نەدراوە بەڵام پشتیوانیەکی ئەوەندە گەورەیان بەدەستهێنا کە نەک دوژبنانی کورد نەک دۆستانی کورد بەڵکو ڕەنگە خۆشمان ئەوەمان لە بەرچاو نەگرت بێ بەڕاستی یەک ڕزی یەک دەنجی ڕەنگاوڕەنجی هێزە سیاسەکانی کوردستان خەڵکی کوردستان وەرژانە سەر شەقامەکان مەیدانەکان بۆ پرۆتەستۆکردن بۆ نەڕزای دەربڕین بۆ پشتیوانیکردن لە ڕۆژئاوا ئەوروپای سەرسام کردووە ئەمریکای سەرسام کردووە بەدەنگ هاتنە عفو هەر ئەمڕۆ لینسی گراهام سیناتۆری کۆماریەکان لە ئەمریکا ڕایگەیاندووە ئەڵێ تەنها چاوەڕێ بن لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس نووسێتی یو جەست ویت باز لەواکە کە ئەمریکا ئەو قەرزەی کورد دەبێ باتەوە ئەمریکا ئەو پشتیوانی کوردی بیر ناچێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەمریکا هۆپەیمانان پێویستیان بە کورد بووە کورد بە هەموو توانایەوە پشتیوانی هەپەیمانانی کردووە لە ڕیزی پێشەوی شەڕەکان بۆ لە شەڕی تێکشکانی داعش بووە ئەو سیناتۆریەی کۆماریەکان کە پێی وایە ڕاشی گەیاندوو نەک تەنها پێی وایەڵێ کۆنگرێز لە ئامادەکاریایە بۆ دانەوەی قەرزەکەیان بە کورد بۆ گەڕانەوەی پشتیوانیەکان بۆ کورد ئایا تۆ ئەمە بە چێ بینی هەر بە سیاسەتی ناوخۆی ئەمریکا خۆیەتی دوای ئەوەی کە نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا لە سووریا بەو شێوەیەکەوە لە میدیاکان باسەکرێت و بەو شێوەی کە کردی پشتی کردە کورد ئەمە بە سیاسەتی هەڵەدا ئەنێنوە کۆنگرێز ئامادەکاریەکە بۆ دانەوەی ئەو قەرزە بە کورد یاخود ئەمە کاریگەری ئەو ڕێپێوان و ئەو خۆپشاندانانە کە لە پایتەختەکانی جیهانە کراوە و بووە بە باسی میدیا جیهانیەکان کاگالی ئەم جارە کورد پشتی بەخۆی بەست و پشت بەخۆبەستنەی کورد وای کرد کە دۆستەکانی ئێمەش بەدەنگ بێن واتە ئەم جارە بە بێدەنجی قڕ نەکرێن ئێمە لە ڕابردوودا زۆر جار قڕ کراوین و کورد لە زۆر شوێن قڕ کراوە بەس دەنگمان دەرنەچووە هەڵومەرجی ئەو سەردەم لەگەڵ هەڵومەرجی ئەمڕۆ جیاوازە ئەمڕۆ بەهۆی هوشیاری خەڵکی کوردستان بەهۆی بوژانەوەی هەستی مرۆڤ دۆستی و نەتەوەپەروەری کورد و بەهۆی هۆیەکانی پەیوەندی یاخود تەکنۆلۆجیای پەیوەندی ئەو ستەمەی کە لە کوردی ڕۆژ ئاواگرەیە ئەو هەواڵانە گەیشتە هەموو دنیاوە خەڵک بەدەنگات کاتێک بەدەنگات بێگومان ئەوە کاریگەری بۆ سەر سیاسەتمەدار و بۆ سەر بڕیار بەدەستانی وڵاتانیش دەبێ لەبەرەوەی ئەوانش ئاگادارە بنەوە ئەوانش هوشیارە بنەوە و پەیوەندیان پێوە دەکرێت و ئێمە ڕاستە وەکو بۆ نمونە ئەمجارە تۆم باراک کە نێردەی تایبەتی سەرۆک ترامپە لە سووریا ڕۆڵێکی تابڵی ناشیرینی هەبوو تابڵی خراپ چۆتە ناو پیلانەکە بەڵام ئەوەی خۆت باس کرد هەر لە ناو بڕیار بەدەستانی ئەمریکا دۆستی زۆر گەورەمان هەن هەر یەک لەوانە لینزی گراهامە کە سیناتۆرێکی زۆر زۆر بەناوبانگە و کۆمەڵێک سیناتۆری تریش کە ئێستا بەڵێ ئەوانە کار دەکەن بۆ ئەوەی سنوورێک بۆ دەستدرێژیەکانی ئەحمەد شەرع یاخود جۆلانی دابنێن و لە هەمان کاتیشدا گەیشتونەتە ئەو ڕاستیەی کە تۆم باراک خیانەتی نەک هەر لە کورد کردووە بەڵکو خیانەتی لە ئەمریکاش کردووە چونکە وای کردووە کە بێمتمانەی ئەمریکایی بە دنیا ناساندواتە وای کردووە کە خەڵک لەمە دووە متمانە بە ئەمریکان نەکا ئەوانە گرنگن وەل هەر لەوێنە لە بریتانیا لە بڕۆکسل لە نەرویج لە سوید لە ئێستا زۆر لەو حیزبە سیاسیانە زۆر لە پەرلەمانتارەکان تەنانەت وەزیرەکان پشتیوانێکی زۆر زۆر سەرسەختی گەلی کوردن لەبەرەوە یەکەم شت خۆیان لە ڕۆژ ئاوا بەرگریەکی قارەمانانە ئەکەن لەبەرەوەی پشتیوانیەکی کورد لەسەر تاسەری جیهان پشتیوانێکی کوردی یا کوردستانیانی زۆر گەورەیان هەیە و لەبەرەوەی وردە لۆبی یاخود سیاسەتی بەرگریکردن لە کورد
لەسەر ئاستی جیهان گەورەتر دەبێت بەهێزتر دەبێت بەدڵنیاییەوە بارودۆخەکە ئەگۆڕێ بارودۆخەکە بەرەو باشی ئەگۆڕێ چونکە یعنی ئەوەی ئێستا لە ڕۆژ ئاواکرا زۆر چاوەڕوان نەکراو بوو یعنی بەو خێراییە ئەو هەموو پشتیوانی نێودەوڵەتیە بۆ ئەحمەد شەرعێک کە هەمووی چەند ساڵێک پێش ئێستا لە عێراق زیندانی بوو چونکە لەگەڵ قاعیدە بوو بەدیل گیرا بوو و دواتریش کە ئازاد کراوە چۆتۆ لەوێ دیسان هەر لەگەڵ گروپە تۆندڕەوەکاندا بووە و خودی ئەو ئەمریکای ئێستا پشتیوانی دەکەن و گوڵاوی گرانبەها لە دەموچاوی دەدەن لە کۆشتی سپی ئەوە ساڵێک و مانجێک پێش ئێستا هەر کەسێک بیگوت بە ئەوە لە فلان شوێنە ئەو ئەمریکای 10 ملیۆن دلاری پێدا ئێستا گۆڕینی سیاسەتی نێودەوڵەتی بەرامبەر بە ئەحمەد شەرع جێی سەر سوورمانە واتە من بەڕای خۆم ئەوە نیشان دەدا کە سیاست لەسەر سیاسەتی نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی گۆڕاوە و بیت بەداخیشەوە لەنە ئەو سیاسەتی نێودەوڵەتیە سەردەمی دەکەم کاک عەلی ناتوانم قسە بکەم با پێکەوە بچینە لای هاوکارمان زانە لە یەکێک لە مزگەوتەکانی شاری قامیشلۆیە پێکەوە گوێ لە زانە ئاگری لە یەکێک لە مزگەوتەکانی شاری قامیشلۆیە کە لەوێ بزانین ڕەوشی ئاوەرەکانی ئەوێ بزانین و دواترە گەڕێم لای جەنابەت بۆ درێژەدان بە باسەکەمان کاک زانە سڵاوت لێبێ کاک زانە سڵاو لێبێ دکتۆر عەلی سپاس بۆ میوانەکەمان کاک ئارێز عەبدوڵڵا ڕەوشەکە لێرە تا ڕادەیەکی زۆر ئێمە لە ستۆدیۆ هەشتیش باسمان کرد دەنجی من دێت دکتۆر عەلی بەڵێ بەڵێ گوێم لێتە کاک زانە باسی ڕەوشی و ئاوارانەمان بۆ بکەی کە ئێستا لە قامیشلۆن ئەوەی ئێمە لێرە دەمانەوێت بیگوازینەوە بەڵێ ئەوەی ئێمە لێرە دەگوازینەوە ئێستا ئێمە لێرە لە مزگەوتێکی شاری قامیشلۆین بەشێک لەو ئاوارانە 6,000 بۆ 7,000 ئاوارە بوون بەداخەوە مەسەلەن لێرە لە مزگەوتێکن ئێستا ئێمە ئەگەر لە ژوورێکی تایبەت بی زۆپا ئیشپا زۆر ساردە بەڵام ئەوان هەمویان لێرە لە مزگەوتێکن من بە تەواوی ئێرە تەنها یەک هیتەری بچکۆلە ئەبینم ئەگەرنا هیچ شتێکی لێ نیە ئەوە جگە لەوە ژمارەیەکی زۆر لە منداڵان لێرن داراگەر تۆ ئەو مایکە بۆ من بگریت خەڵکی عەفرینە ئەم مناڵە لە ئاوارەی لەدایک بووە لەوەتەی لەدایک بووە کە تەمەنێکی بچووکێ بۆ 2,000 بۆ 3,000 ئاوارە بووە ئەوان کە لە عەفرین ئاوارە بوون چوون بۆ شەهبە لە شەهبە جارێکی تر ئاوارە بوونەتەوە بۆ ڕەقا و لە ڕەقاوە چوونەتە حەسەکە و لە حەسەکە ئێستا هاتوونەتە قامیشلۆ و ئەو مناڵە ئێستا لە یەکێک لە مزگەوتەکانی شاری قامیشلۆوە کە من خۆم بەو تەمەنەوە بەو هەموو جلوبەرگەوە سەرمامە بەڵام ئەبێ ڕەوشی ئەو مناڵانە و ئەو پیرانە چۆن بێت بۆچی دەبێ من تەنها و پرسیارە لە ڕای گشتی دەکەم وەلا کاک زانە کاک زانە بێگومان لە ئەو دۆخەی تۆی تایی هیچ دڵێک ڕاگیری ناکات ناتوانێت بەرگەی ئەو دۆخە بگرێت کە بە چاوی خۆی ببینێ مناڵێکی ساوا بەو شێوەیە لە دۆخێکی وا سار بێ لەو تەمەنە کەمەیە 2,000 ئاوارە بوو بێ بەداخەوە کە ئەوە چارەنووسی گەلی کووردە ئەوە کە لە مێژووە ئێمە چەندین جار تووشی ئەو دۆخە بووین ئەگەر لە باشووری کوردستانیش لە کاتی کۆڕەوەکە چەندین مناڵی لەو شێوەیە لەو تەمەنە کە بەداخەوە گیانیان سپار شەید بوون کە تەنانەت هەندێکیان خێزانەکانیان بەجیان هێشتن بەداخەوە کە ئەوێژۆ بەسەر کوت هاتەوە کاک زانامە برسم ئەو مناڵانە پێویستیان بهێنە بەرچاوی خۆت ئەمڕۆڵێ ببوورمان ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کەمپینی یەک دەنگ کەمپینی یەک دەنگ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بەڵێ کەلوپەلەکانیان گەیشتووە بەڵام لەبەرەوەی ئاوارەکان زۆرن لێرە ناتوانانی مرۆڤ خۆی بەرامبەر و دیمەنانە ڕابگرێ من ئێستا لە ناو مزگەوتەکەم وەکووتم بە جلوبەرگەوە سەرمامە بەڵام ئەو منداڵانە بێ حاڵیان چۆ بێ ئەمە شەشەم جارە لە ماوەیەکی زۆر کەمدا ئاوارە ئەبن یعنی تەنها لە پێناو ئەوەی کە ناسنامەیان کووردە ئەوان نە ئەوەیە بێماڵ بن نە ئەوەیە بنیانەوێ کار بکەن
ینی کاریان هەیە ماڵیان هەیە بەڵام دەرەکرێن لەسەر ماڵ و خاکی حاڵی خۆیان. لێرە لە ماڵی پێویستیان بە خۆیانی. شیرە پێویستیان بە گەرمکەرەوەیە پێویستیان بە دەرمانە بەڵێ لە ماڵی خۆیان نین یەکێک لەو بە ڕێزانە لێرەیە ببورن من نامەوێت دڵی بینەرانم چونکەم زۆریش ویستم خۆم بگرم بەڵام هەندێک خەڵک هەیە ینی کە دیمەنەکان ڕاتوانی بیگوازیەوە بە تەواوی زۆر دڵگرانکەر و زۆر وێرانکەرە خاڵ تو بخێر هاتی تو گەر بەمە بینەران بێژی کە خەڵکێکیرێ کولکێرێ هاتی و چەندەمین جارە تو جارێکی مال و حاڵی خۆت هێلی مرحبا گرنو مرحبا جوگیرا اینم هم دخوازن دنگی ما بلند هره گله کرد همو گل دنگی مدنی با جارا پنجای هم گوش بردبن با جارا پنجای هم گوش بردبن هم جعفرینه هادن شهبای هم چون شیخ مقصودی هم چون رقای هم هادن حسکه حسکه هم هادن قامشلو یعنی بعد نتحاله خیر سری کرده هانا دبه که خدا نه کرده هر کردی که دنگی مده بیشتر دنگی مده باگینن مرا بارن کرک کرده خو بس کنن جیواره ما بستان حاله ما نتحاله بستان هم بس سرمه ایشه دکشیننه چون سری ما بس اون کردان گیره به دەستگاها میدیای کورساتی سلێمانی و ڕێکخراوە منداڵپارێزە کوردستانی کەمپینەکە هەی کەمپینە یەک دەنگش بۆ ئالیکاریە ئاوارێن ڕۆژاوایە کوردستانی توست بێژە خەڵکی باشووری کوردستانی چ لازمە بۆوان زارۆکان بۆ خەڵکی بە شکلێکی عام صعبا خود اره تقصیر نتکرن ای همو دسته وقت تکرن یعنی پیدا به و همو پیوسته ما هر تشکی هیا حتی نه اسفنجن نگشتن بلد سر عرضه را دزدن سرما تنیرو زارو کی نه سالی مر سرما رو مر جامعه ما در خصمر زارو کی نه سالی جو چوایە ساری و سەرما چوایە ینی گەرمی سرما مکنه حد 5-6 بطن هم دکن سرویس زاروکنا گرم نابن گل نخواش بونه باشور مرا درمان شان ایران شان یعنی حبکی دسته وات در مرا بین آریکار حبکی خارن بطانی آنی بس تیر اینا که این گرکنه وقت خوازن ام بگرن جه واره خوا ام که همو گەر بخوازی بگەرێ جێوارە خۆ عەفرینە اره راسته ام خوازن هر کاری که دنگ مالەکە هەیە لەوێ ئەم چ مال مهنه راست مال میگه خوازن بگرن مال خود جیواره خو همو کرده بدارید خوازن بگرن مال خو اینا زحمتی فرد بینه بدار اینا حمام آبی بانزار سر خونه ششتی زحمتی هم فرد بینن گمار زمن ام که کدره بشون جتنا امری رازن از عربی در رازدم پیش قفه هم رازدم جتنا صد عائله صد 10 عائله جامعه دامه باش دکتۆر علی ببوورە بە یارمەتی جەناب و کاگارێزی شەو خاتونە بە ڕێزش لەگەڵمێ سلااو ڕێزدەم باش باش کیرێ ڕاهاتین ئاوارە کیرێ مالا خۆیە جعفرینێ هاتن ئەو جارات چەندەمێکون ئاواردەبن و ماڵی خۆتێرە گواب ده ساڵە ئەم باژارێ خۆ دەڕاون گوام کوچبەرنە ئەم دخوازن ئەم بە هەواڵێ خۆ سار بلند ئەم عفرینێ خۆ دەخۆزن بەس ئەم تشتێکی ناخۆزن لە عفرین وەختی دەرکەتن چونکی ژان شاری و پشترا بۆمە ببینەرێ من بەحس ئێرش ماکردن ئەم دەرکاتن ئەم دچین کژان ئەم دچین کو دەرە ئێرش مادەکردن ئەم دەڕاوین بی ده ساڵە ئەم ژمۆڵی خۆ دەرکاتن ئەم دەڕاون وام تجاریان تشتی نخوازن ام دخوازن عفرینه ما وگره و حواله ماجی سرکفتن بجیره و ام على عفرینه خو وگرن و ام تشتی نخوازن ام عفرینه خو دخوازن ام وگرن عفرینه خو ڕەوشە وێ مزگەوتی ئاوارێن وێ مزگەوتی مەسجدی چاوایە ڕەوشی زارۆکە چوایە پیرە بەس ئەم دەخوازن یانە تشتی مالبدارێت هەنایە باتانیە ما تەنانە ئیسفەنجێ ما تەنانە زارۆکانە بەس تشتی ماکێمە ڕەوشی ماوە نها من گوتە خاڵژی ینی ژ سلێمانیەک دەستگاها میدیای کورسات و منداڵپارێزی کوردستان کەمپینەکە هەی داوای ئالیکاریە دیکەنش بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستانی هون چ دەخوازن خەڵکی باشووری کوردستانی چوا بۆ بشینن تشتێکی بۆ بشینن ئەم تشتی ناخوازن بەس ئەم سەرکەفتنێ ژوان ڕەدەخوازن و هەرچ پارچە کوردستانی ڕای ئیشەڵامێ سەر بلند بەگەڕن و ئەم عفرینە خۆ دەخوازن ئەم تجاری تشتی ناخوازن و سەرکەفتنی ژاڤەڵێ مەڕە سرکفتن به جوال مرا و هم عفرین خود خوزن و هم تجارجی عفرین خو برنادن عفرینا مایا و سرکفتن به جوال مرا وش هر پارچه کردستان را
گەلێک سپاس بۆ تەژی زۆر زۆر سپاس بەڵێ دکتۆر علی لێرە ئێمە ئەم شەو تەنها ئەمانەوێ وەرە تۆ قسەمان بۆ بکە وەرە کاکزانە لێرە بە زۆرێکە کە خەڵکێک دیوێ بەتانیەک بێنێت بۆ شێوێ خەڵک ڕووی لێ ئەکا زۆر پێویستیان ببێت تەنانەت دۆشکێک نییە ئەو دۆشکێک سفەنجێک خۆیان وتەنی نییە لەسەری ڕابخەون لەسەر فەرشی مزگەوتەکە ئەخەون و بە بەتانیەک دوو بەتانی سێ بەتانی تاکو تۆزێک گەرمیانە بێتەوە یعنی ئەگەر هاوکارم بتوانێ تخوا ئەگەر بتانی ها سەیری کە من ئەوانە چۆن خەوتون چۆن ئەمە حاڵی چەند مناڵێکە کە لەسەر ئەمە خەوتون ئەمە حاڵیانە لەسەرما چۆن خۆیان داپۆشیوە ئەمە ئەو دیمەنانەیە کە لە قامی شلۆ هەیە سەرمای نەبێت یەک بەتانی ئەمە بەتانیەکە دکتۆر علی ئەمە بەتانیەکە و تەواو لە خوارەوەش هەر بەتانیەکە هیچی تر نییە ئەمە بەگشتی ڕەوشی ئاوارەکانە بۆیە هەر کەسێک بەشداری بکە لە کەمپینی دەستگای میدیایی کورسات و تەواوی کەمپینەکانی تریش وەکو ئەوەی کە بە بەردەوامی لەلایەکی شاشەی کورسات نیوز و دەستگای میدیایی کورسات هەیە ئێوە دەتوانن لە ماڵەکانی خۆتاندا هاوکاری کوردانی ڕۆژاوای کوردستان بکەن بە دڵنیایەوە لە دەستێکی ئەمین دەگاتە دەستیان بۆی ئێمە ئەم خوشک و برانەمان ئەوانە کە هەمویان کە سوکاری ئێمە نهێڵی چیتر بەو شێوەیە سەرمایان بێ بۆ بەو شێوەیە لە حاڵ و گوزەرانێکی وەها دابن ئێستاگەر تۆ بتەوێ یەکێک گەرم بکەیتەوە دەیانی ترت بۆ گەرم نابێتەوە یعنی ئێمە تەنها ڕەوشی مزگەوتێکە گەر من بمەوێ بڕۆمە مزگەوتێکی تر یان مەکتەبێکی تریان شوێنێکی تر لە هەموو شوێنەکان بڵاویان کردووە تەنها خەڵکی عەفرین نییە خەڵکی شێخ مەقسوود و ئەشرەفیە خەڵکی بەشێک لە خەڵکی دەرعافرەکە کوردی لێ بۆ تەبقا و ڕقایە بەشێک لە خەڵکی حەسەکەش لە سەرەتا بەهۆی پڕپاگەندانەی دوژبنەوە و حەزەکەم بەڕاستی لەگەڵ کاگارێزیش گفتوگۆی ئەوە بکەن مێدیای عەرەبی و مێدیای ناوچەکە هێرش و پەلامارێکی گەورەی لەسەر کورد دەست پێ کردووە بە جۆرێک کە هەمیشە دەیەوێت وڕێی کوردان بڕوخێنێت و بە جۆرێک تێکیان بشێنێ بۆیە خەڵک ئەوەی کە بەشێکی هەرە زۆری مۆراڵی بەرزە ورەی بەرزە بەڵام بەداخەوە ینی ئەوان چاوانەی نافێ نوداف ئافری تو چت کرد گەر هەڤاڵی خۆ بێژە بێژە شتێکی بم بێت تو بێژە بێژە چت خازن بۆ خۆ بەداخەوە دوو منداڵی جوان یاریانە کرد ئەمە بەڕاستی بە مەبەستەکە لێرە ئەوەیە دکتۆر علی ئێمە بتوانین کە بە هەمومان ڕەوشی ئاوارەکان ڕەوشی خەڵک لە بەرچاو بگرین لە شاری قامیشلۆ ومە لە ڕۆژانی داهاتوودا هەوڵە دەین تەواوی دیمەنەکان بەڕاستە و ڕاست و بە ڕازگویانە پیشان دێن دەست خۆشکاک زانەماندوو خەڵکانێ من ئەمەوێ ئەو گفتوگۆیە هەم لەسەر ئەوەی کە کورد بەڕاستی لە ڕووینەتەوەیەوە زۆر بەهێز و زۆر بە پتەوی هاتۆتە پێشەوە لێرە زۆر دڵیان پێ خۆشە بۆ خۆپشاندانانی سلێمانی بە کەمپەینەکان زۆر دڵیان خۆشە و لە لایەکی تریشەوە حملەیەکی پەلامارێکی مێدیایی گەورە لەسەر خەڵکی کورد هەیە لە ڕۆژاوای کوردستان و تێکشکاندنی ورەی ئەوان هەیە بەڵام کاکزانە سەرڕای ئەو هێرشە میدیانەی لەسەر کوردانی ئەوێ هەیە ئەوە تا ئەو ورە پۆڵاینەی ئەو خەڵکی ئەوەیە بینین ئەو ئاوارانە بینین ئەو کوردە سەربەرزانە و خوشک و برایانەمانە بینین کە ئەو کچەی جەنابەت چاپێکەوتن لەگەڵا کرد پرسیار لێ کرد وتە چیت پێویستە وتی سەرکەوتن گەڕانەوە یعنی ئەوان دنیا لە سەرکەوتنی گەلی کورد و نەتەوەکیان نابینەوە لەو پێداویستیانە ڕۆژانانەیە نایبینەوە کە پێویستیانە کە ئەمە ورەی پۆڵاین و گەورەی خەڵکی ڕۆژاوا پیشانەیە و بەسپاسەوە خەڵکی هەرێمی کوردستان سەرجەم لایەنەکان زۆرێک لە کەناڵەکان کەمپینیان هەیە کە هەموو یەکە ئامانجاویش ئامانجی هاوکاریکردنی کوردانی ئەوەیە ئەمڕۆژ بینیمان کە هاوکاریەکانی دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە زیاتر شیری مناڵان و پێداویستی تەندروستی بوو گەیشتە ڕۆژاوە و گەیشت بەو مناڵانە کاکزانە ئەگەر دەرفەتە بووە گەڕێنەوە لای تۆ ئێستا گەڕێمەوە لای میوانەکەم کاگارێز ببوورە
کاگەرێست فەرموو بەڵێ فەرموو ببوورە دۆخی بەر پانۆڕامای ئەم شەومان جیاواز بوو وەکو سەرەتا ئاماژەم پێکرد کاکزانە لە قایمشلۆوە لەگەڵمانە بوو بەڕێستان کەمێک دواکەوتن ببوورە دووبارە بگەڕینەوە سەر باسەکەی خۆمان کە باست لەوە کرد کە تۆمبارە خیانەتی جگە لە کورد لە ئەمریکا خۆشی کردووە کە ئێستا لە ناو ئیدارەی ترەمپ و لە ناو کۆنگرێسەوە دژایەتیەکرێ باز لەو دژایەتیکردنی ئەو سیاسەتاکرێت کە بەرامبەر کورد کرا و پشتکرایە کورد ئێستا ئەمریکا و حکوومەتی ئەمریکا و کۆنگرێس بە دوای ئەوەیە گەڕێن کە چۆن ئەو قەرزەی کورد بنەوە لەو باسەیە بووین کە بڕیمان و دواتر باسی میدیای عەرەبی شەکەین فەرموو کاگەرەست. زۆر سپاس کاک دکتۆرادی ئاگادارم کاکزانە لەوێ دەستی خۆش بێ گوتم ئەوەی کە کراوە پیلانێکی نێودەوڵەتی بووە لە دوای ڕێککەوتنی پاریس کە لە نێوان ئیسرائیل سووریا ئەمریکا تورکیا ئەگە تورکیا ڕاستە و خۆش نەبی گوایە بەڵام لە ناو بوو پلانەکە و هەروەها فەڕەنسا خۆی خودی فەڕەنساش کە دۆستێکی سەرسەختی کورد بوو ئاگاداری هەمووی بووە بەڵام لە ڕاستیدا ئەو پیلانەی کە هەیە نەخشەکەی هاکان فیدان و ئەردۆغان کێشاویانە و ئەوان لە ناوەندە دیبلۆماسیەکان و لە کارکردنیان توانیویانە قەناعەتی ئیسرائیل و سووریاش بێنن کە بەو شێوەیە ڕێکەون و ئەوەی کە پیلانەکە جێبەجێکە دەکا ئەحمەد شەرعا بە دەست لە پشتدانی تۆم باراک چونکە تۆم باراک بەڕاستی کەسایەتیەکی زۆر مەترسیدارە ماوەیەک پێش ئێستا گوتی وڵاتانی ڕۆژهەڵات هیچ ئەوانە دەوڵەت نین هیچ وڵات نین و ئەوانە هەمووی خێڵ و عەشیرەت و نازام چی و ئەوانەنن واتە ئەو دەوڵەتانی کە 100 ساڵیشە پێش ئێستا دروست کراون ئەو بە خێڵ و بنەماڵە و ئەوانە حسابیکردنی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەند جارێک باسی ئەوەی کردووە کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ناوەندی بە دیکتاتۆریەت نەبی بەڕێوە ناچن تەنانەت لەسەر هەرێمی کوردستانیش سەرنجی زۆر خراپە و ڕێئی داوە گوتوویەتی یەکێک لە کێشەکان ئەوەیە بۆ نمونە ئەو پێی وایە ئەگەر هەرێمی کوردستان نەبوایە ئەگەر هەرێمی کوردستان نەبوایە ڕۆژئاواش داوای هەرێمێکی سەر بەخۆیان ناکرد واتە بەڕاستی ئەو سیاسەتە نوێیەی ئەمریکا کە من پێم وایە بەشێکە لە پروپوتی سەردەم ئەوە زۆر مەترسیدارە هەر بۆ ئێمەنا بۆ هەموو ناوچەکە ئەبێ بە ئاگابین بەڵام تەکید دەکەمەوە ئەوە هەیە بەڵام مانایوە نییە ئەو دەوڵەتانە دوژبنی کوردیش بن بۆ نمونە چەند ڕۆژێک پێش ئێستا کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش بوو ڕاستە هەموو دەوڵەتەکان بە تایبەتی هەر پێنج دەوڵەتە هەمیشەیەکە پشتیوانی خۆیان بۆ دەوڵەتی نوێی سووریا بۆ ئەحمەد شەرع ڕاگەیان بەڵام لە هەمان کاتیشدا پشتیوانیان لە چارەسەرکردنی کێشەی کورد و سووریا دەکرد و پشتیوانیان لە کورد دەکرد تەنانەت چۆن ناوی سەرۆکی کاربڕێکەر یا سەرۆکی کاتی سووریا دەکرد بەو شێوەیەش ناوی جەنەڕال مەزلوم عەبدیان دێنا واتە بارودۆخەکە بە شێوەیەکی گشتی زۆر تاریک نییە لەسەر ئاستی نێودەوڵەتی و ڕۆژ دوای ڕۆژ سات بە دوای سات کورد پشتیوانی زیاتر دەبێت لە ڕۆژ ئاوا و هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەی نێوان ڕۆژ ئاوا و دیمەشق بە شێوەیەکی ئاشتی لەسەر مێزی گفتوگۆ باشتر دەبێت کاگەرز پێرێ بینیمان ئەنجومەنی یاسایش ڕاگەیەنراوێکی ڕاگەیاندە بوو کە لە ڕاگەیەنراوەکەیە داوای یەکپارچەی خاکی سووریاکات و بەڵام لە ناویە باز لە پاراستنی مافی نەتەوەکان و پێکاتەکانی گەلی سووریاکات بە وڵاتێکی ینی چەند پێکاتەیەک وەسفێکات کە داوای پاراستنی مافیانی کردو بەڵام وەکو یەک پارچە باسی لێوە کردووە ئەمە چۆن نەخوێنیتەوە تاکو بەڕێز وەڵامی ئەوایتەوە حەز دەکەم یەکشت باس بکەم هاوکارانم ئەگەر ئەو نەخشەی سووریان بۆ ئامادە بکەن لە سەرواڵەکە تا بەڕێز وەڵامی ئەوایتەوە من باسی ئەوواکەم کە ئەو برا ئاوارەی کاکزانە مقابلەی کرد باسی لەوە کرد لە ئەفرینەوە ئاوارە بوون بۆ حەڵەب لە حەڵەبەوە بۆ ڕەقا لە ڕقەوە بۆ حەسەکە لە حەسەکەەوە بۆ قامیشتۆ ئەمە لەسەر نەخشە ئەوە ڕوون بکەمەوە بەڵام ئێستا پرسیارەکەم بۆ تۆ ئەو ڕاگەندراوەی ئەنجومەنی ئاسایش بوو خوێندنەوەی بەڕێستان بۆی چییە کە سووریا داوای یەکپارچەی خاکی سووریای کرد لەگەڵ پاراستنی مافی پێکاتەکان بزانم هەسەدەش کوردیش لە ڕۆژاوە ناوی هێزەکەیان هێزی دیموکراتی سووریا
هێزەکانی سووریای دموکرات هێزەکانی سووریای دموکرات هەسەدا یا قەسەدا قوات سووریا دیموکراتیە ئیوانیش بەناو سووریا ئەوانیش داوای دوو پارتی و سێ پارتیان نەکردیە ئەوان داوا دەکەن لە ناو چوارچێوەی سووریادا مافەکانی خۆیان مافەکار جێڕیەکان وەکو ناناوەندێتی و مافە کللتوریەکان وەکو مافینەتەوەی بەدەست بێنن ئەوە زۆر گرنگە و هەر ئێمە نین وەکو کورد لە سووریا ئێستا ئەو داوامانەیە بۆ نمونە دروزەکانیش بە هەمان شێوەنە بەڵام دروزەکان بەختێکیان هەیە دراوسەی ئیسرائیلن و ئیسرائیل زۆر بە توندی پشتیوانیان دەکا و عەلەویەکانیش لەسەر کناراوەکانی سووریا بە هەمان شێوە ئەوانیش چەوسانراونەتەوە ئەوانیش ستەمیان لێ دەکرێت ئەوانیش داوای ناوەندێتی دەکەن واتە جاری یەکەم ئێمە بینیمانیانی ئەوە هەم لە دروزەکاندرا هەم لە عەلەویەکاندرا ئەوە لە کوردیشدرا ئەوە دەنگدانەوەیەکی زۆر گەورەی پێیاکردی لەسەر ئاستی جیهان و پرسیارێکی دروست کردووە باشە دوای ئەوەی ئەحمەد شەرعی کە تا ساڵێک پێش ئێستا بە تیرۆریست ئەناساندرا ئێستا ئەو هەمووستەمە کە لەگەلی سووریاکە کە زۆر زیاترە لەو ستەمەی کە بەشار ئەسەد کردوێتی چیوە ئەکاتن ئەوروپا و کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتیوانی بن یاخود دەستبەرداری نەبن یعنی ڕاستە ئەوان دەڵێن بە مەرج ئێمە پشتیوانیەکەین واتە ئەبێ هەندێک هەنگاو بنێ بە ئاراستەی ڕوبڕووبوونەوەی داعش بە ئاراستەی سەلماندنی مافی پێکهاتەکانی سووریا بە ئاراستەی ئەو شتانەی گوتیەوە ئەو مەرجانەی قبول کردووە بەڵام ئەوانەی لەبەروی کۆمەڵگەی نێودەوڵەتی یانەتەوە یەکگرتوەکان ڕاستەوخۆ لەناو لەو مەیدانەکەدانینە ئەوان نازانن ئەو لە خوارەوە چ دەکە ئەوان نازانن ژیانی ئەو خەڵکە چۆنە بۆ نمونە ئەڵێن ئێستا ئەڵێن باشە با ڕێککەون با هێزەکان تێکەڵ بنەوە ئەوان بیر لەوە دەکەنەوە سووریا پێویستی یەک هێزی هەبێ ئەوە ڕاستەوەکو دەوڵات بەڵام ئەو بیر لەوە ناکەنەوە جیهادیەکی تیرۆریست لەگەڵ پێشکەوتوخوازێکی ناو هێزەکانی سووریای دموکرات چۆن ئەتوانن بەیەکەوە بژن ئەوان چەندین ساڵە ئەوان داعش بوون ئەوان شەڕیان کردوون ئەوان قاعیدە بوون ئەوان شەڕیان کردوون ئێستا ئەوان بە ناوی دەوڵەتن ئەوان شەڕیان دەکەن چۆن پێکەوە ئیدارە دەکەن کێشەکە ئەوێ نەچوونەتە ناو وردەکاریەکان ئەیانێ بە فشار بەهێز ئەو یەکچێتیە سووریای ئەوان دیانەوێ بیسەلمێنن بەڕاستی بە ئەوە لێرە لەبیر نەکەین ڕۆڵی وڵاتانی ئیسلامی عەرەبی تکایە بە خەڵکی کوردستان باش بزانێ هەموو ئەو گۆڕانکاریانەی کە دەکرێت هەموو ئەو فشاران دەکرێت بە پارەی قەتەریە بە پارەی سعودیە خەڵکی مە بزانی سعودیا ئێستا بەشی هەرە زۆری ئەو پارەیە دەداتە حکوومەتەکەی ئەحمەد شەرع بۆ ئەوەی چەکی پێ بکرێ وەخیاخود چەکی دەداتێ خۆی چەکی کردی و بکە تەنها پارەی چەک و پشتیوانیکردنی ێژگە لەوەش پشتیوانیکردنیەکی میدیایی گەورەیان لە پشتەوەیەکە بۆ میدیا پاڵپشتی کراوانەی کە ئێستا میدیای عەرەبی میدیای گەورە لەسەرەوەش باز دەکەم بەڵێ بەس پێشەوە کاگارێزەکە دەرفەتم بێ حەزەکەم لە ڕێ ئەم نەخشەیەوە کە ئەمە لایڤ ماپە یعنی نەخشەیەکی ڕاستەوە خۆی دۆخی ئێستای سووریایە باسێک ئەو ڕوونکردنەوە بەم لەو ئاوارانەی لەو کوردانەی کە لەو مزگەوتەیە بوون کە هاوکارمان کاکزانە چاوپێکەوتنی لەگەڵا کردن منەوە زۆر سەرنجی ڕاکێشان کە 5 جار ئاوارە بوون ئەمیست بە نەخشە ئەو ئاوارەبوونیان شانی بینەران بم کە دۆخی کورد ببینن کە لە چ ئاستێک ماوەتەوە کورد چۆن تەزیق کراوە قەتیس نراوە لە شوێنێکی بچووکە ئەو بەڕێزەی ئاوارەکە باسی لەوە کرد کە لە عەفرینەوە ئاوارە بوون بۆ حەڵەب ئەگەر ئێمە سێری نەخشەی باکووری سووریا بکەین ئەمە ئێرە حەڵەبە عەفرین تەقریبەن لێرەیە لێرەوە سەرەتا ئاوارە بوون کە هێزی سوپای عەرەبی سووریا هاتوون چکام منتیقانە هەمووی بەدەست هەسەدەوە بۆ تاکو ئەودی و ڕووباری فرات بەدەست هەسەدەوە بۆ تاکو ئێرە لێرە کە ئاوارە بوون بۆ حەڵەب بۆ شێخ مەقسوود و بۆ ئەو ناوچانەی کە لە چەند هەفتەی ڕابردوو شەڕی تیا بوو بەرگریەکی گەورەی تێداکراوە بەڵام دواتر بە پێی ڕێکەوتن هێزەکانی هێسەدە کشانەوە وتی دوای حەڵەب ئاوارە بووین بۆ ڕەقا تقریبا ئەکەوێتە ئەم منتیقەیەوە ڕەقا ئەوەتە ئەمە ڕەقەیە لەوێەوە ئاوارە بوون بۆ ڕەقا پاشان لەوێەوە بۆ دێرە زور بۆ دێرە زور ئاوارە بوون لە دێرە زورەوە جارێکتر ئاوارە بوونەتەوە بۆ نزیکی حەسەکە لە حەسەکەەوە ئێستا چوونەتە قامیشتۆ ئەگەر ببینی یعنی بێژگە لەوەی کە باسیەوە بکەین کە کۆبانەیە تەواو چواردەوری گیراوە سێ لای لەلایەن سوپای عەرەبی سووریا و لایەکی کە سنووری تورکیایە ئەمڕۆ باسێکە بوو لە میدیاکان کە هاوکاریان گەشتۆتەیە گینا تەواو
چواردەوری گیراوە بەڵام لێرە کە ئەو دەواازەیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان کە هاوکاریەکانیان بگاتێ تاکو و وەکو فراد ڕستێک وایە بۆ ئەم ناوچەیە لێرە لە حەسەکە لێرە شەڕێ یعنی ئەو کەسانە کە پێنجەمین شوێن لێرە ئاوارە بوون ئێرەش بووە بەبەرەی شەڕ و جایەکتر ئاوارە بوونەتەوە بۆ قامی شلۆکە ئێستا لەوێ لە مزگەوتێکان ئەو خێزانانە جا کاگەرز ئەمێ بە جەنابیشت و بە بینەرانیش بڵێم هاوکارمان مهند لە حەسەکەیە و ڕۆژنامەنووسێکی بیانیش هەیە کە من پێش بەرنامەکە قسم لەگەڵا کرد باسی لێوا کرد ئەو جموجوڵانەی سوپا لەم ناوچانە کە لە نزیک حەسەکە جموجوڵێکی ئاسایی نین و ئەو تەنانەت گومانی لە درێژکردنەوەی وادەی ئاگربەستەکەش هەبوو پێی وایە کە ئەم ئاگربەستە درێژ کراوەتەوە بۆ ئەوەیە کە سوپا بە تەواوی خۆی لەم ناوچەیە پرچەک بکات و خۆی بەهێز بکات بۆی لە کاژمێری سفرا هێرش بکەنە سەر هێزەکان و ئەوەی جێی خۆشحاڵیە لێرەش هێزێکی دەستکاری زوومیان کرد لێم تێکچوو لێرەش هێزێکی تەواوی شەڕوانان لە تەواو بەورەیەکی بەرزەوە بەورەیەکی پۆڵاینەوە ئامادەن خۆبەخشەکان لەگەڵیانان گەشتونەتە بەرەکانی پێشەوە ئەوەی جێی شانازیە بۆ کوردی هەر چوار پارچەی کوردستان لێرەن خوێنیان بەیەکەوە یامیان خوێنیان کوردانەیە چاوەڕێی سوپان ئەمان بەرگریەکی تەواو لە ناوچەکەکەن حەزم کرد هەر ئەمە ڕوون بکەمەوە کە چۆن ئەو هاوڵاتیانە لە 5 شوێن لەم فترێ ئاوارە بوون و ئەو تەنها ناوچە زەرداک بچووکانە بەدەست کوردەوە ماوە لە سووریا بەهۆی ئەو پلانە نێودوڵەتی دژی کورد کراوە بەپێی ئەو پلانەی هەبوو بەڵێ کاگەرە زەگەڕێمەوە لای جەنابەت بە باسی توام بڵێم کۆتاییمان دوو تەوەر بێ یەکەمینە ئەوەی کە ئێستا لە میدیاکان باسەکرێ ئاستی پەیوەندیەکانی نێوان سووریا و ئیسرائیل گەشتوەتە ئاستێک کە چاوەڕێکرێ کونسوڵخانە و سەفارەتی ئیسرائیل لە دیمەشق بکرێتەوە کە ئەمە شتێکی نامۆیە بە وڵاتێکی عەرەبی و بە وڵاتێکی ئیسلامی ئەمە خاڵی یەکەم خاڵی دۆمیش وەک خۆت باست لێوە کرد باسی ئەو میدیا پاڵپشتی کراوانەیە کە زۆرینان میدیا عەرەبیەکانن کە بە شێوەیەک باسی کوردەکەن بە شێوەیەک باز لە ئەندۆخی ئێستای ڕۆژاواکەن کوردیان بە داگیرکەر وەسفەکەن چونکە باز لە ڕزگارکردنەوەی بە زمانی خۆیان ڕزگارکردنەوەی ئەو ناوچانەکەن کەواتە کوردیان بە داگیرکەر وەسف کردووە تەنانەت کورد بە کافر ئەشوبهێنن لە هەندێک میدیای عەرەبی و ئیسلامیەوە ئەمێ باسێکی ئەومە بۆ بکەیت و ئەمە خوێندنەوەی بەڕێستان چییە بۆ ئەم خیتابە سیاسیە ئیعلامی کە میدیا عەرەبیەکان هەیەە دژی کورد زۆر باشە کاگالی بەڵام پێشەوەی وەڵاممە بدەمەوە لە کۆتاییدا ئەمەوێ پەیامێکم بە کرمانجی بۆ ڕۆژ ئاوا هەبی ئەو دەرفەتەم بدە لە کۆتاییدا با ڕاستە خۆ کۆتایی پێنەینین یەکەم وەکو باسمان کرد دەوڵەتی تورکیا ڕۆڵی شەیتانی جێڕاوە لە دروستکردنی ئەو پیلانە لە دژی کوردی ڕۆژ ئاوا و لە دژی گەلانی سووریاش ئێستا تورکیا فشارێکی زۆر لەسەر ئەحمەد شەڕعەکە فشارە کاتن تەنانەت ئەو گروپانی کە بە ناوی جێیشی عەرەبی سوورینە هیچیان پابندینە بە بڕیارەکانی ئەحمەد شەڕعیش هەموو فەرمانەکان لە تورکیا لە میتی تورکیا وەرەگرن واتە ئێستا تورکیا لەلایەک فشار لەوانەکە لەگەڵ کورد ڕێک نەکەون و لەسەر ئاستی نێو دەوڵەتیش وە دەکەن کە پشتیوانی بۆ ئەحمەد شەڕ زیادکەن پشتیوانی لە کورد کەمکەنەوە ئەوە ئەبێ بزانین و لەسەر ئەحمەد شەرع من دوسێ جایتش گوتومە هاکان فیدان کە وەزیری دەرەوەی تورکیایە وەکو وەسیە لەسەر ئەحمەد شەرع واتە ئەحمەد شەرع کەسێکی ناتەواوە کە حکمی بەدەستەوەیە ئەو وەسی سەر ئەحمەد شەرع بەو شێوەیە لەلایەکی تریش ئێستا جگە لە هێز و تانک و تۆپ و ئەوانەی کە پێیداوە لە ڕووی لۆجستی و هاوکاریەکە زانیاری استیخباراتیشی لە ڕێی مانگە دەستکردەکانەوە لە ڕێی فڕۆکە بێفڕۆکەکانەوە 24 زانیاریان دەداتێ واتە بەڕاستی تورکیا لەگەڵ ئەوان لە شەڕێکی ڕاستە و خۆ لەگەڵ کوردایە لە ئەبێ ئەو بزانین ئەوەی تریش پارەکەشی سەدی نەوەتی زیاتر لە قەتەرەوە ئەوەی تریش لە سعودیەوە دێواتە بە پارەی سعودیە و قەتەری ئەو درێژە بەو شەڕ دەدرێ ئەجینا ئەحمەد ئەبوو محەممەد جۆلانی پارەی نییە یاخود حکوومەتەکەی ئێستای جۆلانی پاریان نییە موچەی فەرمانبەرەکانیان پێ بدەن چۆن ئەو شەڕە قورسیان پێ دەکرێت واتە وەکو باسم کرد بەو شێوەیە ئەوان هەوڵەدەن هەمویان هەوڵەدەن بە ناوی عروبە و بە ناوی ئیسلام و ئەو وڵاتە تەسلیمی چێ بکەن تەسلیمی ئەبوو محەممەد جۆلانی بکەن ئەوە بۆ چییە ئەوە بۆ هەندێک یاری نێو دەوڵەتی ئەبێ لێرەدا ئاماژەیەکی پێ بکەم ئەوان پێیان وایە بژانەوەی دەوڵەتێکی سنی یا حکوومەتێکی سنی لە سووریا کە چەندین ساڵە بەدەست عەلەویەکانەوە بووە ئەوە هاندەر دەبێت بۆ ئەوەی فشار بخاتە سەر حکوومەتی عێراقی شیعی واتە هەر لەلایەک شیعی بۆ تورکیا شیعە و کورد
بەڵام بۆ لایەنە عراقیەکان زیاتر بۆ فشار خستنە سەر دەوڵەتی عراقیە چکە ئەوان حکوومەتی ئێستای عراقی بە بەشێک لە ئێران دەزان وەک خۆشمان نەزان فشارەکانی ئەمریکا فشارەکانی ئەوروپا دروستکردنی هیلالی سوری ئیسرائیل دەکرێت لە جێگەی هیلالی شیعی باز لە دروستکردنی ئەمەوێ باسی ئەوە بکەم پێشتر وابوو پێشتر بۆ نمونە دەگوترا عێراق سووریا لوبناان فەڵەستین ئەوە هیلالی شیعی بوو ئێستا ڕێک پێچەوانەکەیان کردووە ئێستا هەندێک پرۆژەی گەورەی ئەمریکی و ڕۆژئاوایی هەیە بۆ لێدانی ئێرانێ ئەگەر ڕاستە خۆش ئەیانوێت لە ئێرانی نەدەن کە ئەوان عراق بە حەدیقەی پشتەوە ئێران دەزانن دەیانەوێت لە ڕێگەی حکوومەتە سونیەکە کە ڕاستە و خۆ درێژکراوەی سونەی عراقا واتە ئەو سونانەی دێرە زور لە سووریا یا ڕاستە خۆ دەکەونە سەر سونەی عراق ڕوومادی و مووسڵ و ئەوانە دەیانەوێت لەو ڕێگەیەوە لە ئایندەدا ڕاستە خۆیانە ڕاستە خۆ بۆ سەر حکوومەتی عراق بەکارە بێت بۆ یەک حکوومەتی عراق تەسلیمی ئەمریکا بێ نەوتەکەی تەسلیم کا وەکو چۆن چوو سەرۆکی ڤەنزوێلای ڕفاند و گوتی ئەبێ نەوتەکەمان تەسلیمکەن یانیش هەموو مەرجەکانی ئەمریکا جێبەجێ بکە هی ئەمریکاش نێ لە ڕاستیدا ئەو مەرجانە هی مەرجی تۆمباراک و ترامپن ئەو دوو کەسایەتێنە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەو یاریە دەکەن من دڵنیام لە ناو ئەمریکا ئەویان بۆ ناچێتە سەرێت تا دوایی یانیش ئەوەتە لە کۆتاییدا نێودوڵەتی نەماوە ئێستا سیستمێکی سیاسی نێودوڵەتی نەماوە لە باز لە گەڕانەوەی تیرۆریستێکی وەکو محەممەد جۆلانیەک وەکو سەرۆکی وڵاتی سەرۆکی فەنزوێلا کرێ کە ئەمانە ئەو یاریە سیاسیانن کە لە ئاسی نێودوڵەتی لە مێژوویە وێنەی نەبووە. دکتۆر علی هیچ ئەوە بڕوایان بەهێز بە بەرژەوەندی تایبەتی هەیە واتە سیستەمی سیاسی نێودەوڵەتی تێکشکاوە ئەو تێکشکانە سیستەمە سیاسی نێودەوڵەتیە لە ناو ئەمریکاش هەستی پێکراوە و لە وڵاتانی ئەوروپاش هەستیان پێکراوە خودی ترامپ ئێستا کێشەی لەگەڵ یەکێتی ئەوروپا هەیە سەر ڕێەوە پێکەوە لە یەک بەرەدانە لە دژی رووسیا لە دژی چین نازام لە دژی تیرۆر بەڵام ئێستا کێشیان هەیە داوای گرینلاند دەکا ئێستا هێزی وڵاتانی ئەوروپا چۆتە گرینلاند کە دوورگەیەکی دانیمارکیە بۆی ئەمریکا ئەگە هێرش بکاتە سەریان هێرش بکاتە سەر هەمویان واتە سیاسەتەکانی ترامپ بەڕادەیەکن مەترسیدارن بەڵام ئەمەوێت لێرەدا شتێک بڵێم ئەوەی کە هەیە وەکو باسم کرد تا ئێستا پشتی کوردی ڕۆژ ئاواش بەرنەدراوە وردە فشارەکان زیاد دەبن و باشتریش دەبن بۆ نمونە ئێستا من باسی سعودیە و باسی قەتەر و تا ڕادەیەک ئیماراتیش باسی ئەوانم کرد ئەوە لێرەشدا بۆ نمونە عێراق ڕاستە ئێمە لە عێراق کورد و عەرەبێکەوە دەوڵەتەکە بەڕێوە بن بەس هەڵوێستی عێراق بۆ کوردی ڕۆژ ئاوا هەڵوێستی ڕسمی و هەڵوێستی وەلۆبی پشتیوانیکردنی ڕۆژ ئاوا لە ناو دەوڵەتی عێراق زۆر بەهێزە کەوش زەی دەستخۆشی ئەبێ ئەو مەسەلەیە لەبیر نەکەیت بەڕاستی و شەقامی عێراقی بە تایبەتی شەقامی شیعی هاوسۆزیەکی زۆر گەورەی لەگەڵ ڕۆژ ئاوا هەیە ئەو بابەتانەمان پێویستە ئەوانش ئاماژە پێ بکەین ئەگەر کاتت مابوو پرسیار بکێ من دەیکەم بەڵام لاخیردا 2 دقە پەیامێکم بە کرمانجی هەیە بەس من ئەمێ پێش ئەو 2 دقەی تر باز لە ئەو خطابە سیاسیە میدیایی عەرەبی بکەین کە دژی ڕۆژاوا هەیە لە ئێستاە کە خطابێک هەیە ئەبینین چەندین شتی نامرۆڤانە بەرامبەر شەڕڤانان کراوە بەرامبەر کورد کراوە و بینیمان شەهید دێنیز لە باڵەخانەیەکەوە خرایە خوارەوە دواتر بیانی ئەوە بۆ کە قادرمە نەبووە یاخود هەر لە پێیجی کورسانی و زێمە بڵاومان کردەوە کە بەداخەوە کە چەکدارانی سووریا گوێشکەی یەکێک لە شەڕڤانان ئەبڕن و سوکاتی بە جەستەیەکەن دوای ئەمە کە هیچێک لە میدیا عەرەبیەکان نەهاتن ئەم وێنە ناشرینی سوپاکە پیشان بن ئەم وێنە ناشرینی عەرەب پیشان بن لەو ناوچانە بەڵکو بە پێچەوانە باز لەواکەن کە کوردەکان بوونەتە کێشە و کوردەکان دژی دین و کوردەکان چەندین تۆمەتیان بۆ داڕژرا لەو میدیانە و هاوکات ئەمێ باز لەوەش بکەم کە میدیای عەرەبی تاکو ئێستا لە قەزەی کوردی بەعام هەر چوارپارچەی کوردستانە هەرگیز پشتیوانی قەزەی کوردی نەبووە هەرگیز لە بەرەی کورد نەبووە هەمیشە لە بەرەی دژە کورد بووە میدیایەک بووە کە ئەمەش وەکو باسەکرێ پاڵپشتی کراوە بە پارەی کەنداو بە وڵاتانی گەندا و چکە سەرچاوە و وڵاتی میدیاکان دیارن ئاشکران ناشاردرێنەوە کە خۆشیان وڵاتەکانیش بگرە شانازی بە میدیاکانیش ئەەکەین حەزەکەم لەسەر ئەم خطابە سیە میدیایە چەند دقەیە قسەم بۆ بکەیت و پاشان بە پەیامەکەی خۆت بە کرمانجی بنێری. کاک دکتۆر عەلی بێگومان میدیای عەرەبی ناوەندە شۆڤینیستەکانی عەرەبی زۆر دژی کورد ئەجوولێنەوە بۆ نمونە تەلەڤیزیۆنی ئەلجەزیرە کە تەلەڤیزیۆنێکی زۆر گەورە زەبەلاحە قەتەر هی قەتەرە
یعنی وەکو تەلەڤیزیۆنی ئەلقاعیدە و وەکو هی داعش دژایەتی کوردەکە بۆ نمونە تەلەڤیزیۆنی ئەلعەرەبیە هی سعودی تەلەڤیزیۆنی ئەلحەدەث تەلەڤیزیۆنی سکای نیوز هەموو ئەو تەلەڤیزیۆنە عەرەبیانە ئێستا هەموویان زمان حاڵی ئەحمەدی شەرعین یا ئابوو محەممەدی جۆلانینە وەکو چۆن تەلەڤیزیۆنی عەرەبی سووری پشتیوانیانە بە هەمان شێوەش ئەوانیش پشتیوانی دەکەن و لەسەر سوۆسیال میدیا هەڵمەتێکی زۆر گەورە دژی کورد دژی هەسەدا دژی ڕۆژ ئاوا دەکەن بێگومان ئەوە زۆر گەورەیە نەک هەر هەواڵەکان بڵاو ناکەنەوە بەڵکۆ بە شێوەیەکی زۆر دیماگۆجی هەواڵەکان بڵاو دەکەنەوە پێچەوانە بڵاو دەکەنەوە ئەیانەوەی شەڕی کورد و عەرەب لەوێ دروستکەن لەبەرەوەی هێزەکانی سووریای دموکرات ئەڵێن ئێمە هێزی کورد و عەرەب و هەموو نەتەوەکانی تری سووریانە ئەوان ئەیانێ بچن هەوڵدەن فتنەی نێوان کورد و عەرەب لەوێ دروستکەن چونکە ئەزانن لەوێ ژمارەی کورد ڕێژەی کورد کەمترە لە ژمارەی عەرەب بۆی بە تەواوی لەناو ببرن خۆشبەختانە ئەوان تا ئێستا نەچوونەتە ئەو شەڕە بەڵام ئەبێ لە بیریشمان نەچێ لە بەرامبەر ئەو سیاسەت و ئەو ڕاگەیانە شۆڤینیزمیەی عەرەبی تیرۆریستەی عەرەبی مینبەری مزگەوتەکانمان تەچیەکانمان هی کوردستان خوێندنگاکانمان زانکۆکانمان شەقامەکانمان هەموو بوونەتە مەیدانی ڕوبەڕووبوونەوەی ئەو سیاسەتەی ئەوان واتە ئەوەی ئێستش لە کوردستانەکرێت ئەو یەک دەنجی و ئەو یەک هەڵوێستی و ئەو هاوسۆزی هەیە بەدڵنیاییەوە سەرکەوتن بەدەستدێنێ ئەبێ بزانین ئەو ئەو هاوسۆزی و یەک دەنجەی کە ئێستاکە لە کوردستانەیە هەر بۆ ڕۆژ ئەوە باش نییە بۆ ئایندەی خۆشمان ئێمەش مەترسیمان لەسەرا لێرەوە دەڵێم هەرێمی کوردستانیش ئەگەر ئەوە سەر بگری هەرێمی کوردستانیش مەترسیەکی زۆر گەورەتری لەسەر دەبێتن بۆیە بەدڵنیاییەوە ئەو یەک دەنجی و ئەو هەمەڕەنجەی کورد لە ناو مەیدانەکانی خۆپیشاندان و بەرگریکردن لە ڕۆژ ئاوا چەکێکە کە هیچ وڵاتێک ناتوانێت لە ناوی بە چەکێکە کە هیچ کەسێک ناتوانێت لە ناوی بە بەدڵنیایی و ئەوان سەرەکەون هەلێرەوە من ئەمەکرد بە کرمانجی ئەزێ بێژمە گەلێ خۆ لە ڕۆژ ئاوا ئەم قەتوە تەنێ ناهێڵین یعنی ئەم باشوور بۆڕانە گەلێک کورد لە هەر چار پارچێ کوردستانی بۆڕانە دەرڤە لە ئەوروپا لە ئەمریکا گەلێ کورد گشت بۆڕانە یعنی هون تەنێ نامێنێن و ئەم بێژینە شەربانە وە چاوە کۆبانی بەرخۆدا تەنێ هون چەپەرێن هاژی بەرخۆ بدەن ئەم بوەڕانە یعنی هون خون دخوازن هون خوارن دخوازن هون چ بخوازن ئەم بوەڕانە یعنی ڕۆژە سەرکەفتنی ئەم دزانین نێزەیە ئەم دزانین هونێ سەر بکەبن چونکە گەلێک کوردستان بوەڕایە چونکە ئازادی خوازن دنیای بوەڕانە چونکە دموکراسی خوازێ دنیای بوەڕانە یعنی ڕاستە دەوڵەتان هەندێک دەوڵەتان زەخت یا فشارکردنە سەروە یا خیانەت لە گەلێمەیە ڕۆژاوا کردە لێگەلێوان لە هەمبەرێ حکوومەتێ خۆ دەرکەتنە ئەوژی پشتیوە ئەویش پشتگیری دکەن ئەویژی هالیکارێ ڕۆژئابانە لۆمە ئەمزانین ڕۆژئابا ئێ سەر بکەوێ زۆر سپاس کاگەرێس لە ئەستودەکانمان لە هەولێر لەگەڵمانە بووی زۆر سپاس کاتمانگرتی بینەرانی بەڕێز پانۆرامای ئەم شۆمان پێشکەشکردن بە هیوای کاتێکی خۆش بۆ ئێوە و کەوتنی شەڕڤانان و خەباتی کورد لە ڕۆژاوا سپاس.